شورشی فوقان تختی مزار و غدر و ظلم ئەگەر نەمرم بژیم بمێنم بسکان تا بێڵم کوڵمان بنەخشێنم ئەگەر کلیلی سنگ و مەمکان بتراسێنم دەبێ مردووانت بۆ لە قەبران دەربێنم زۆر باش بە حەقی ئەوەی کەم خوڵایە ئەگەر چاوان بڕێژم کوڵمان بنەخشێنم بسکانم بکەم تاتا حاجیانت بۆ دەگەڕێنەوە لە ماڵی خودا لە ڕێی کەعبەتوڵڵا ناڵن چ تاقیان بچنە زیارەتی ڕەسوڵ ئەڵڵا بە ئاسمانێکم بە ڕۆژێ گەر بسکانم تاتا بکەم کوڵمانم بنەخشێنم بترازێنم کلیلی سنگ و مەمک و بەرکۆژێ تینت بۆ دەسێنم لە مانگ تاریکی لە دنیادا دەخەم و شەبەقت بۆ دەسێنم لە ڕۆژێ داستانە کوردیەکان چەند بە ئازادانە و جوان بەیت و بالۆرەیان بۆ وتوبی ئەیژن ئەم بەیت و بالۆرانە هین سێ خۆشکەکەی داستانی شێخ فەقر و هەستێ بوو ئەی بۆ دانەپۆشینی بووە تاوان